موچەی مانگی 11 دابەش دەکرێت و ئەگەری فەوتانی موچەی مانگی 12 زۆرە. سەرچاوەیەک لە حکوومەتی هەرێم دڵنیایی دەدا لەوەی موچەی مانگی 11 ئەمساڵ دەدرێت، بەڵام موچەی مانگی 12 ئەگەری فەوتانی زۆرە. سەرچاوەیەک لە وەزارەتی دارایی ڕایگەیان دێوارەی دوێنێ لیژنە هاوبەشەکەی هەردوو وەزارەتەکانی دارایی کوردستان و عێراق کارەکانیان لە بارەی وردبینیکردن لە لیستی موچە و شێوازی خەرجکردنی و داهاتی ناوخۆ تەواو کرد. وتیشی چاوەڕوان دەکەن تەواوکاری موچەی مانگی 11 ڕەوانە بکرێت و لە چەند ڕۆژی داهاتوو دەست بە دابەشکردنی دەکرێت، بەڵام موچەی مانگی 12 ئەستەمە بدرێت. تیوار یەکەم میدیا بوو لە ناوەڕاستی مانگی 11 ئاشکرای کرد کە موچەی مانگی 12 گەری فەوتانی هەیە، مەگەر بەغدا ڕازی بێت بە قەرز ئەو پارەیە ڕەوانە بکات. دوای کۆبوونەوەی سەرۆکوەزیران و سەرۆکی دادگای فیدراڵی لەگەڵ تەیب سامی لە ناوەڕاستی مانگی تشرینی دووەم، بڕیار درا بڕی 2 تریلیۆن و 280 میلیارد دینار بۆ هەر سێ مانگەکانی 10 و 11 و 12 ڕەوانە بکرێت، بەڵام تا ئێستا 761 میلیاری مانگی 10 و بڕی 640 میلیارد بۆ مانگی 11 نێردراوە. جگە لەوەی هێشتا هیچ بڕێک بۆ مانگی 12 نەنێردراوە، هاوکات بەغداد داوای ڕادەستکردنی 150 داهاتی 6 مانگی ناوخۆی هەرێم دەکات. سەرەڕای ئەمانە هێشتا دیار نییە ئاخۆ موچەی مانگی 11 کەی دابەش دەکرێت، چونکە هەرێم چاوی لە ناردنی پارەی مناقەلەکەیە کە بڕیاری لێدراوە بۆ هەرێم بنێردرێت تا بتوانێت موچەی مانگی 11 پێدابەش بکات.